خۆی ژێر دەریاکان یەک نمونە نییە ینی جۆری سوتەمەنی هەیە بە سوتەمەنی ڕقی شەکاتن هەیە بە مەفاعلی ئۆتۆمی ئیشەکانەوەوی ئیشەکاتن بۆ نمونە USS ڤرجینیا ئەگەر بڵین باسیکەین بە مەفاعلی نەوەوی ئیشەکە توانایەوەی هەیە مەفاعلەکەی نەکوژێنێتەوە تاکو 30 ساڵ بسوڕێتەوە بێوەسان 30 ساڵ ئیشەکاتن ئەمانی بە سوتەمەنی ڕقیشەکە 180 ڕۆژ ئەتوانێت ئیش بکاتن و دوایەوە بێ ڕابەستێ سوتەمەنی وەربگرێتەوە دووبارە بگەڕێتەوە ناو دەریا لەوە ئینجا هەتاکو مەفاعلی نەوەوی ئەمەش فیعی هەیە چۆن ئێمە باسی فڕۆکەمانەکردنەوەی ئەوە نەوەی 1 و 2 3 و 4 و تاکو گەیشتیتە مەفاعلیش عینینەوەی هەیە ئەم مەفاعلانەش بە ئاوی شیرینە بێ سال بکرێتەوە بە ئاوی خێوا و ئەی چۆن لە ناوام دەریا ئاوی شیرینی دەسەکەوێت غەواسەکە خۆی دروستیەکاتن خۆی ئەمە ئاوی دەریا وەرەگرێتن پێڵێن عملیی تەقتیر ینی ئەم خێواوی لێ بێتەوە ببێتە ئاوی شیرین ئەو ئاوە بەکاردێنێ هەم بۆ ساردکردنەوەی مەفاعلی خۆی هەم بۆ بەکارهێنانی ئەو کەسانی کە لە ناو ژێر دەریاکەن بۆ ئەو خواردنەوەیان بۆ خۆشتنیانوانە هەرچەنی خۆشتن زۆر کەمە ینی لە ناو ژێر دەریابی بۆنی سەربازەکان یەکتری بێزارەکات چونکە خۆشتن زۆر کەمە لە بنیەوە